بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان ڕۆژی جیهانی سینەما لە جیهاندا گرنگی و بایەخی تایبەتی پێدرێت بە تایبەتی لەلایەن سینەماکارانەوە چەندین چالاکی جۆرا و جۆر ڕێک دەخرێت و لە ئێستادا لە شاری هەولێر ئێڤێنتێکی تایبەتی بۆ ئەم ڕۆژە سازەکرێت. قسە باسی زیاتر دەربارەی ئێڤێنتەکە لەگەڵ زۆر بەڕێز شاخەوان مستەفا بەڕێوەبەری سینەمای هەولێر کە لە ڕێگەی ستریمەوە لەگەڵمانە. کاک شاخەوان سڵاوت لێبێ ئەم کاتت باش. ئێوارەتان باش، سپاس بۆ تۆ. چۆن خۆتان ئامادە کردبوو بۆ ئەم چالاکیە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو بەڕێوەبەراتی سینەمای هەولێر و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر ساڵانە لە کەرنەڤاڵی ساڵڕۆژی جیهانی سینەمادا هەمیشە هەوڵمانداوە ئەو یادە بەرز ڕابردین. لە دنیاش ئەو یادەیە دەکرێتەوە، هەر وڵاتێک بە شێواز و کەلتوری خۆی یادەکە بەڕێوە دەبات. ئێمەش بە باشمان زانی کە 28 دوازدەی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی سینەمایە کە بۆ ساڵی دەکات 2023 دەبێتە 128 ساڵ ڕۆژی جیهانی سینەما. بەڵام لەبەر پشوەکانی کۆتایی ساڵ و سەری ساڵی نوێ و جەژنی کریسمس ئەمە تعجیلمان کرد بۆ دەی یەک کە ئەمڕۆ دەکەم ئێوارەی ئیڤێنتەکەمان بەڕێوە برد. ئامانجمانیش لە بەڕێوەبردننی ئەم ئیڤێنتەیە خزمەتکردنە بە هونەر و بە فیلمکار و سینەماکار و ئەو کەسانەی کە ساڵانە سەرگەرمی پرۆژەی نوێ و پلانیان هەیە بۆ بەرهەمەکانیان کە زووتر بیکەنە فیلم و نیشان بدرێت. ئەمەش لەو یادانەدا ئیمەن هەوڵ دەدەین ڕێزیان لێ بگرین، بەرهەمەکانیان بەرز بنرخێنین، پاڵپشتیان بکەین. بۆیەش لەو ڕەنگەوە ئەو ساڵ بە گرنگمان زانی ڕێز لە کۆمپانیاکان بگرین کە تایبەت لە بواری بەرهەمهێنانی فیلمی سینەماییدا کار دەکەن بۆ ئەوەی تەشجیعیان بکەین، پاڵپشتیان بکەین، زیاتر بێنە پێش و کواڵەتی فیلم بەرز بیتەوە بتوانین زۆرترین فیلمی سینەمایی لە کوردستان بەرهەم بێدرێت. زۆر باشە. جگەل لەو پلانەی کە باست کردووە ئەو چالاکیانەی کە بەڕێوە چوو هیچ فیلمێک لە ئیڤێنتەکە نمایشکران؟ بەڵێ ئەمە ئیڤێنتەکەمان بە سێ چوار بڕگە پێک هاتبوو. یەک لە بڕگەکان تێکشکاندنی 106 ساڵەی کەرنەڤاڵی جیهانی سینەما بوو. لە بڕگەیەکیش ڕێزلانەکە وەکو باسی کرد کە بۆ ئەم ساڵ هەوڵماندا کۆمپانیاکان تەرجیح بکەین. لە بەشێکی تر ترایلەری فیلمە جیهانیەکانمان پیشاندا کە لە هەموو دنیا لە سال 2023دا فیلمی گەرم بوون، فیلمی سەرشاشەکان بوون لە هۆلیوود، لە بۆلیوود، لە فیلمی عەرەبی. وەڵە پاڵ ئەوەشدا ترایلەرێکی فیلمی کوردیمان پیشاندا کە خۆشبەختانە ئێستا سینەمایەکی تا حەدێکی باش تیجاری دروست بووە، بینەری باش خۆی کۆ کردێتەوە. جارێک لەو ئیڤێنتە نیشانمانداوە کە چەند فیلمێکی جوان و بەرهەم هاتووی کوردستانن. لە پاڵ ئەوەشدا بەڵێ کورتە فیلمێکمان نمایش کرد کە هی قوتابیەکی زانکۆ بوو بە شێوەیەکی ئەکادیمی بوو. ئامانجمان لەو کورتە فیلمی ئەو گەنجە ئەو لاوەیە ئەوە بوو کە پاڵپشتی لە تواناو لێ هاتووی ئەو گەنجانە بکەین کە لە ئێستادا هاتوونەتە ناو دنیای هونەر و سینەما بەتایبەتی. زۆر باشە. ئەو بابەت و چالاکیانەی کە ئاماژەت پێکرد لە ڕێگەی پانێڵەوە و لەلایەن کەسانی پسپۆر بە بواری سینەما پێشکەشکران. ئەو چالاکیانەی کە ئاماژەت پێکرد بە تایبەتیش کۆکردنەوەی ئەو کۆمپانیانەی کە تایبەتن بە بەرهەمهێنانی فیلمی سینەمایی کوردی بە تایبەتی لەلایەن کەسانی با بڵێن پسپۆر لە بواری سینەما با بڵێن گفتوگۆ و قسەکردنەکان بەڕێوە چوو یاخود پانێڵی تایبەت بەڕێوە چوو لە ناو ئیڤێنتەکە. مەراسیمەکە بەو شێوەیە بوو کە ئەو کۆمپانیانە لە ئێستادا لەسەر سێتن کار دەکەن، هاوکاری دەرهێنەرە سینەماییەکان دەکەن بۆ ئەوەی لە ڕووی تەکنیک و فیلمەکانیان بە داهاتێکی کەم لە ناو وڵاتی خۆمان لە کوردستان بتوان وێنە بگرن و بەرهەم بێنن. ئەمە لە پای ئەوە ڕێزێنانمان بۆیان کرد بۆ ئەوەی حەز بە خۆیان بکەن. ئەو کۆمپانیانە بێکەس نین، دائیرەی حکومی هەیە، وەزارەتی ڕۆشنبیری هەیە، لە پشت ئەو کۆمپانیانە دەوەستێتەوە تاکو زیاتر ئەوانش توانا و لێهاتووی خۆیان نیشان بدەن و برەو بە خۆیان بدەن.
ئامانجی ئێمە لەو کۆکردنەوەیە لەو ڕێزگرتن و تەرجێکردنی کۆمپانیا ئەوەیە کە بزانن بێکەس نین هەر خۆیان نین حکومەتیش ئەوە تا پاڵپشتیان دەکات حکومەتیش وا سەپۆرتیان دەکات بۆ ئەوەی بە هەردوو لامان بتوانین سیستەمی کۆمپانیا پەرە پێ بدەین تاوەکو کوالەتی فلم لە کوردستان زیاتر گەشاو بەخۆی ببینێت و جارێکی تر هەوڵ بدەین کەمترین پێویستیمان لە وڵاتانی دراوسێ و دەوروبەر هەبێت. ئەو هەڵسەنگاندنانەی کە بۆ فیلمەکان کران لە لایەن کێوە ستافێکی تایبەتی هەبوون کە هەڵسەنگاندنیان دەکرد یا خۆت شێوازی پێشکەشکردنی بابەتەکان؟ بۆ ئەم ئیڤێنتەی ئەمڕۆکە گفتوگۆ و میتینگ لەسەر فیلمەکان نەبوو، تەنیا نمایشی فیلمێک بوو، بەڵام ئەم پرۆژەیە خۆشبەختانە بە تەرفەتی دەزانم لێرەوە سوپاسی جناوی پارێزگاری هەولێر بکەم کاکمێت خۆشناو کە سینەمایەک لە سینەمایەکانی ئێمپایری بۆمان بەکرێ گرتووە هەموو هەفتەیەک هەموو چوارشەمانێک ببوورە ئێواران لە پاڵ فیلمی بۆکس ئۆفیس نێو سینەمایەکانی ئێمپایر لە هەولێر فیلمی کوردی نمایش بکرێ و ئەوەشی گرنگە بەڕێوەبراتی سینەمای هەولێر سەرپەرشتی ئەم فیلمانە دەکات و فیلمەکان بێ بەرامبەرن دێنە نیشاندان بۆ هاونیشتمانیانی ئەو شارە یا هەر شارێکی تری کوردستان لەم ڕۆژە کە دەکات چوارشەمی ئێواران بێن تەماشای فیلم بکەن نمایشی فیلمی کوردی ببینن بێ بەرامبەر. ئەوەی جەنابەت فۆکس دەکەی کە ئەو فیلمانە چۆن هەرسەنگاندنی بۆ دەکرێت چێبوون ئەو کەسانی سەنگاندنی بۆ کردن ئەوە دەکەوێتە هەفتەکانی داهاتوو فیلم نیشان دەدرێت دوای ئەوە جەلسەی لەسەر دەکرێت خەڵکی پسپۆردێن لەسەر فیلمەکان قسە دەکەن لایەنی ئیجابی و لایەنە سەنگاتەکانی فیلمەکان باز دەکرێن و لە کۆتاییەکەیدا ڕێزە ستافی فیلم و دەرمێری فیلمەکە دەمرێت بەم شێوەیە بەردەوام دەبین بۆ ئەوەی زیاتر ئەو فیلمانی دروست کراون هاونیشتمانانی خۆمان نیانبینن یا ئەو فیلمانەی بۆ فیستیڤالات دروست کراون جارێک ئێمە دەمانێت هاونیشتمانی خۆمان بێ بەرامبەر بێت فیلمەکان ببینێت. زۆر باشە کەواتە چالاکیەکە چەند ڕۆژ دەخایەنێت؟ ئەم چالاکیە چالاکی وەرزیە هەر چوار وەرزی ساڵ ئێستا لە وەرزی زستانەیە دەستمان پێ کردووە لە دوای ئەوە بێوەی بوەستین وەرزی بەهارە دەست پێ دەکەین لە پاش بەهارە وەرزی هاوینە و وەرزی پاییزە ئەم چالاکی بەردەوامی دەبێت و لە ساڵی داهاتوو دەتوانم لێرەوە بڵێن بە هەموو سینەماکاران بدەم ئەو بڵێنم لە جنای پارێزگا وەرگرتووە ساڵێکی تریش بەردەوامی بۆ چالاکیێت دات و سینەمایەکانمان بۆ مسۆگەر دەکات ئەوان خەرجەکەی دابین دەکەن و ئێمەش کار و چالاکی و پرۆژە و فیلمەکانمان لەو هۆڵانە نمایش دەکەین بە دەرفەتی دەزانم لێرەوە بۆ هەموو هونەرمەندان بۆ هەموو سینەماکارانی کوردستان دەتوانن پەیوەندی بە بەڕێوەتی سینەمای هەولێرە بکەن هەفتەی فیلمیان بۆ دابنێن دێن نمایشی فیلمەکانی خۆیان بکەن و بەبێ بەرامبەر و هاونیشتمانیانش دەتوانن داوەت بکەن خێزانەکانی خۆیان بێن فیلمەکان ببینن بەبێ ئەوەی داهاتێک یا شتێک لەو تکتێک سەرف بکەن هەمووی لەسەر ئەرچی ئێمە دەبێت و خزمەتیانش دەکەین ئامانجی کۆی گشتی ئەو بابەتەش ئەوەیە گرنگی بە سینەمای کوردی بدرێت گرنگی بە فیلمی کوردی بدرێت هەوڵ بدەین هاونیشتمانیانی خۆمان خێزانەکانی خۆمان خانوادەکانی خۆمان بێن لە سینەما فیلم ببینن جیاوازتر وەی لە تەلەڤیزیۆنەکان سەیری فیلم بکەن. دەستەکانت خۆش بێ زۆر سوپاس بۆ شاخەوان مستەفا بەڕێوەبەری سینەمای هەولێر کە لە ڕێگەی ستریمەوە لەگەڵم بوو.